سەرەتا دەمێ بزانم تۆ وەکو گەنجێک لێرە چیش دەکەی؟ پێشەشی بەخێراتنا دەکەم خێبن سەر چاوم ئەم پینە دۆزم لێرانە وەستای کراش و پێرا و دوورینەوە شتووە. تەمەنت چەندە؟ ئەمێن 29 ساڵم. بەڵێ. لەکێوە ئەم کارە دەکەی؟ وەڵی تقریبا 12 ساڵ دەبێت. 12 ساڵ. بەڵێ. چۆن ئیشتەیە؟ بە قورعان الحەمدوللا تو دەبی قەنەعات هەبی ئەگەر قەنەعاتت هەبی هەموو شتێک دەبێتن. ئەگەر قەنەعاتشی نەبی ڕۆژێ 500 دلار تەبی لێرانە نییە. ئەوەیە. قەنەعەتمان هەیە بەڵام ئەگەر ئیش لەخوا بزیادی. ئەوەش ژیانە تو نەبوونی دەبینی و هەبوونی دەبینی و ڕاستە من گەنجم ئێستا دەبی ژیانم خۆش بیتن و سیارەشی جوان و مارەشی جوان و بالفعل عەزم لێ جلکەشی جوان و بەس کچێوە ژیانە نەبوونی دەبینی هەبوونی دەبینی برای من. سیارەی جوان و جلکی جوان و ماڵی جوانت نییە؟ بە قورعان سیارە جوان چیە وەڵا سیارە من هەیتم برێمیتم بەس ناوەڵا ئاخیر مۆدیل نییە برێ و مۆدیل 91 و بەخۆشم 93 و ئێ برێم خانومە لەخوای بزاد خانوم هەیە بەس خانوم بەرێ کامل بێ فێلابی و ناوەڵا خانووەکەی خۆتە؟ ئارێ وەڵا لە بەو ئیشە بەدەست ینی کڕیتت؟ بە قورعان ئارێ وەڵا الحەمد خێزانداری؟ لەخوای بەزیاد بی. ئێستا جەنابێت تەمەنت 29 ساڵە. 11 ساڵانە ئەو کارەی وەکو گەنجێک ئیشت کردووە توانیوتە لەسەر پێی خۆت بوەستی ببی بەو شتانەی بەشێک لەو شتانەی کە لە ژیاندا پێویستە بەڵام هەندێک گەنج هەن خوێندنیان تەواو کردووە باشە دەیانێ تەنها لە بوارەکەی خۆیاندا کار بکەن. هەمومان ئەو ئیشانەی کە لە ژیاندا بۆ نمونە دەیکەین ینی نیوەمان ئیشەکان بەدڵی خۆمان نیە بەڵام ناچارین ژیانمان لێ دەکە بەڵام ئەوان نا چاوەڕێەوە دەکەن تەنها لە بوارەکەی خۆیان کار بکەن. چی بۆ گەنجانە؟ بە قورعان ڕاستە لە بواری خۆی کاری دەکات کاتێککە خیندیتی هەوڵی دایا ماندوو بووە پارەی سەرف کردیە ئەو ڕەنجە بە فیڕۆ ڕۆیشتە ئیشاڵە ڕەنجەکەی بە فیڕۆ ناڕاتن دەبی چاوەڕێشکە ئێستا کە تەعینات نییە و کەچی مەعاش کەمە و ژیانەکە بڕە خۆش نییە و ئەسان دەبی تەعاملی هەبیتن لەسەر ئەو شتانە بەڕاستی ڕاستە دەبی تەعاملی هەبیتن ئەگەر تەعامل نەبی چ دەکات نابی ئەتوو بە کێشە و بە هەرا و بە شەڕ و قەت نابی قەت نابیتن. تحمل ینی بۆ نمونە مەبەست لەوەیە کە چاوەڕێ بکات دابمەزرێ دەبی چاوەڕێ بکات دامەزرێ نامەزرا ئێکە دانەمەزتر بک باشخینە دەبی بیکاتن حتمما خۆ نابی لە مارە دابنیشی ئەوە داکا بابا خوشکە برایە خێزانە ئێوە نیە کە ئەمن ئێستا ئەمن بابم بەتەمەندا ڕۆیشتە وەنیە بابم برایەکەم ئیشی لۆ دەکاتن کەچی برایەکەشم ژنی بینتم بڕاتن حتممە دەبی ئەمە یارمەتی بدەین ئێوەیان نا ئەیوە نیە ئەستا برای من کە ڕسق فرۆشە ئێوەنیە خۆتە نابێت تاتای هەڕسقی بفرۆش هەڕسق نیە سبەنی ئیشگە حەمەلایاتی دەکاتن باشکەم لە جێشیدا دەمەزرێتن وەنیە لە زۆر بە هیوایەت لە خوای بەز الحەمدولله ئەدەبی قەنەعات هەبی ئینسان ئەگە قەنەعاتی نەبوو هیچی نابی ئەمن ئەگە قەنەعاتم نەبووە ساحیبی 1 دیناری نەبوو بەس الحەمدولله لە خوای بەز باشە چی بۆ گەنجانە سەرەتا دەمێ بزانم ڕۆلی گەنج چۆن دەبینی ناو کۆمەلگای ئەمە گەنج بە ڕۆلی خۆی هەستاوە ڕۆڵی خۆی ئەکەن هیچی نبینی فەقیری هیچی نایبینی کە ئەتوو بریا من هیوایەتەکەم هەبی نایەتە دی زۆر زەحمەتە کەس ئەمن پیر بوومە 6 سار ئەمن هیوایەتەکەم لۆ چییە هیوایەتت هەبوو ئەدی کوونێم وەرە وڵا هیوایەتم زۆر بوو وەڵە وەکو هەموو شتێکی یەک هیوایەتم بۆ باسکەت وەڵڵاهی زۆر پێ نەگەیشتیمە وەڵڵاهی زۆرە وەڵڵاهی زۆرم حەز لێ بوو ینی ژیانم زۆر خۆش بی کە لە چی سیارەی نوێ ماری نوێ هەوڵیشم زۆر بوودا بەس کەچی نەبی خۆ بە شەڕ و گارەگار نیە مناقەشە لەگە ئەڵڵای ناکرێ ئەوە ڕسق لە دەست ئەڵڵایە ئیشاڵە دێتە دیش قوربانم لە سیارەی جوان و نوێ هادی کوارێ وڵ هادی کوارێ وڵ هەم کەس عزیز لە سیارەی نوێ و لە تەبریتە و لە جوانیە و لە خۆشیە و ئێوە نیە کات و ژیان خۆش بیتن کات و ئەمن دەدوا سەر پێستا من کە نازبوو لەکە نازبوویمە بەفرم فرۆشتیا قۆدی بیبشیم خڕ کردیتەوە لە زادا شانازی شۆ پێت شانازی و هیچ شەرمشە لە تەمەنی لە ساری 1990 ئەمن ئیشێ دەکەم لە تراڤلایەتی فەندەفەریدی بنیشتم دەفرۆش هاتا ئێستاش ئەم لە ناو کاسی بیمە لە خوای بە زیاد بی شانازی زۆر گەنجانە دانەنیشتووی کە چاوەڕێی دامەزراندن و دەستی باوک و دایکیان نانە لۆ چاوەڕێ دەستی بام بکەم قەت چاوەڕێ دەستی بام ناکەم ئیشاڵڵا لۆ بکەم وارێمە تو شتێکم لۆ بکرە لەگەر بێمە دەرێ ژیانەکەم دوو قسەی خۆش لۆکەم شتێکم لۆ بکرە ئەم لۆ دەکڕم وەنیە لۆ تو لۆم کرا ئەم لۆ دەکڕم قوربان دەم
زۆر سپاس.